ئێمە ڕێکخراوی گروپی گەنجانی یەشێتی گروپی گەنجانی یەشێتی لە پیرەمەگرون بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی ئازادی لاوان هەستاوین بە هەڵمەتێکی خوێن بەخشین لە نەخۆشخانەی گشتی دوکان بە ناوی نەخۆشخانەی گشتی شەهید غەریب هەڵەدنێەوە ئامانجمان لەم خوێن بەخشینە بە تایبەتی بۆ نەخۆشخانەی هیوە بۆ هەروەها بۆ برا پێشمەرگەکانمان لە بەرەکانی جەنگ هەروەها بۆ نەخۆشخانەی نەخۆشیانی تالاسیما و ئەو کەسانێک کە هاوکارن پێویستیان بە خوێنە و داوای خوێنیان کردو ئێمە لە خزمەتیان ئەمڕۆ هەستاوین بۆم هەڵمەتە و هاوکاریمان ئێمەکو ڕێکخراوی ئازایی لاوان بنکەی پیرەمەگون بە هاوکاری گروپی گەنجانی پیرەمەگون و کۆمیتەی چواردەی پیرەمەگون هەستاین بۆ هەڵمەتێکی خوێن بەخشین بۆ ئەو برا پێشمەرگانی کە لە بەرەکانی تووشی حاڵاتێکی نەخوازراوە بتوانین هاوکاریان بکەین هەروە بۆ ئەو نەخۆشانەی کە تووشی نەخۆشی تالاسیما بتوانین هاوکاری ئەوانش بکەین هەمیشە هەمە هەوڵمان دا وەکو گەنجان وەکو لاوانی پیرەمەگون شوێندەستی خۆمان دیارکەین بۆ بەهانەچوونی ئەوانەی کە نەخۆشی تالاسیما بوون چەند جاری کەش هەوڵمان دا و ئیشی خوێن بەخشیمان کردوون. ئێمە لەگەڵ ڕێکخراوی گەنجانی پیرەمەگرون لەگەڵ ڕێکخراوی ئازادی لاوانی پیرەمەگرون هەستاین بۆ هەڵمەتی خوێن بەخشین وەکو کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەو کەسانەی کە نەخۆشی تالاسیما و توش بووی بە نەخۆشیکەن و بریندار و ئەو کەسانی کە پێویستیان بە خوێن وەکو بەشێک لە هەواڵانی پیرەمەگرون ڕێکخراوی ئازادی لاوان و ڕێکخراوی گەنجانی پیرەمەگرون بۆ تەرجیح و بۆ پشتگیری لە ئەوان ئێمەش ئامادە بووین لەگەڵان بین بۆ ئەم حملەی خوێن بەخشینە ئیتر ئەم خوێنە ئێمە کە خوێنەکە دەبەخشین بۆ هەر کەسێک بێ کێشەمان نییە ئەو کەسانێک کە پێویستیان بە خوێنە و محتاجی ئەو خوێنن ئێمە هاتوین خوێنەکەی خۆمان لێرە بەجێ دێرین بۆ باقی خوێنی دوکان و ئیتر لە دو ئەوە هەر کەسێک خوێنەکە وەردەگرێ خێری لێ بینێ و بۆی دەبێ بەشی